من نام عبدوڵڵا محەممەد عبدوڵڵا 30 ساڵە لە بواری شیرەمەنیا خەری ئیشێکی خۆشە بەرداوام تازەگەری تایە بەسوودە خواردنێکی بەسوودە و ڕۆژانە خەڵکێکی زۆری ئەم شارێ من بەکاری هێنێت ماسیش چەند جۆرێکی زۆری هەیە ماسی مەڕ هەیە ماسی بزنەیە ماسی گامێش هەیە ماسی مانگا هەیە ماسی باش خۆی ئەدەن زیاترە بێ شیرین بێ سەتۆژێکی جوانیە بێ ماسەکەی زیاد کوڵێنرا بێت تۆزەت و متۆڵ بێ جوان بێ بەعام ماسی کوردی لەگەڵ ماسی شیری توایە خۆی معمەلە جیاوازەکەی لەوایە ماسی معمەل تونگە خواریکەیتەوە ناڕژێ خەڵک وازانێ بەو تونگنیا بێ بەعکسەوە ماسی کوردی تۆزێت تەڕیتیا هەیە بۆ خۆشترە کە زۆر زۆر تونگ نەبێت نەک بەو شێوەیە چکە مادەی تێکرێ بە زەبری ئەو مادەیە تونگە بکرێتەوانێ بۆیە فەرقێکی زۆر هەیە لە بینی ماسی معمەل و ماسی کوردیە. خۆی زیاتر ماسی کوردی بڵێن بە پێی جۆرەکانی ئەگەر تۆ تاقیکەیتەوە ماسی مانگا کە 3 ڕۆژ 4 ڕۆژ تێپەڕی کرد ترشە بێ ترشەکەی تا فتری بڵێن هەفتەیەکیش کێشە نیە بەڵام لە دوای هەفتەکەوانێ تامی ئەگۆڕێ هەستی پێکرێ لەگەڵ خواردنە هەستی پێەکەی تۆزێک یەکی تیا هەیە ماسی مەڕ عینەشر بە هەمان شێوە بەڵام تایبەتمەندیەکەی کە تۆ بتوێت جیای کەیتوانێ خوامیان چاکە زیاتر ئەبێت تاکەیتەوە شیرینیەکی خۆی هەیە لە تامێکی خۆشی خۆی کە تامەکەی بەرەو گۆڕاندن بڕات ناخۆشە بێ هەر لە تاما خۆت ئینسان سیپیەکەی ئەنجا سەرتێژەکەی وەختی ڕەنگی سەرتێژەکەی ئەگۆڕێ وایە لە ڕەنگەکەی قاوەیە و خۆی هەروایە ماسی مانگا سەرتێژی زەردە ماسی گامێش سەرتێژەکەی سپیە ماسی مەڕ سەرتێژەکەی لەو سەوزایەکی کاڵی پێوە بەدیەکرێ یعنی بەمانە تۆ توانی بزانی کوامە مەڕە کوامە مانگایە کوامەینە بە شێوازی ماسەکەش ماسی مانگا کەوچیەکی لێ بە ئاوەیەتەوە ئاوێکی مەلۆ سەوزی هەیە تەڕە ماسی مەڕ کە کەوچی لێ تەقریبی وەکو دۆدەمە جیڕێکی تیا بەدی ئەکرێ یعنی بەمانە تۆ توانی جیانکەیتەوە ماسی بزن ئەڵەن بۆ نەخۆشی زۆر زۆر باشەوە هەرچەنە ماسەکەی شلە لیقە تۆزێکە کەوچی لێی خەڵک هەیە ئەڵە ناخۆشەمانە بەڵام ماسێکی خۆشە ماسی بزنی ماسی کە کۆنە بێت هەر ڕەنگەکەی خۆی دیارە هەڵە بروسێت سیرەکەی لە ناو سەتلەکە ئەگەرسە بە ئەم چکە سەتلەکان سپیە دیارە ماسەکە قاشقاشە بێت لە ناو سەتلەکە دیارە ئەو ماسە ترش بووە کە قاشقاش بوو بەلانی کەمەوە 4 ڕۆژی بەسەرە تێپەڕیوە ماس ئەگەر توێ پارێزگاری لێ بکەیت لە ماڵەوانێ لە دوکان تەوانێسە بە ئام خەڵکی لادێ بە حکمی جەماعەتی خەسەخانە یاخود بەیتەڕیە ئەم لایەنانەی کە پەیوەندیدارن بە شیرەمەنیەوە زۆر ڕێنمایی هاوڵاتیەکەن تەنانەت دێمەوەکو دوکانار ڕێنمایەکی زۆر لە هینی تەندروستیەوە وەرەگرین خەت جەماعەتی خەسەخانەی شیرەکە ڕۆژانە یەن سەردانمانەکەن ئەو ڕێنمایی ئەوان بە ئێمەڵێن ئێمەش بە خەڵکی دەرەوە یەڵێن بە لادیەکانڵێن ئێستا هەموو لادێ بە حکمی کارەبا هەیە بەڕادی هەیە خزمەتێکە هەتا ئەگاتە لای ئێمە ماسەکە تێک ناچێت لای ئێمە ژەخرێتە ناو بەڕادەوە هەر تێک ناچێت ئەوەی کە تۆ ئیبیتەوە ماڵەوە لە ماڵ هەوڵ بە لە ناو سەتلەکە گە بەتاڵێکی بیکەیتە قاپیش و شەوانێ پەڕۆیکی خامی بێ بەسەرا ماسەکە بە جوانی ئەمێنێتەوە هیچی لێ نایە لە ناو سەلاجەیە. خۆی جاران نێمە هەموو ئێسەش کە ئەیڵێنەوەڵێن ماسی جاران تامێکی خۆشیە بوو ماس لە منجەڵا تامێکی خۆشتری هەیە بۆ منجەڵەکە یەک تۆز هەوای بەر ئەکەوێت ساردی ئەبەخشێت ئەو ماسە درەنگتر ترشە بێت بەڵام لە سەتلەکە لە 3 ساعت لە ڕۆژی گەرمە بۆ 4 ساعتدانی لەبەرەتەوە ماسەکە ترشە بێت فەرقەکە لەوە هەردووکیان لە ڕووی سەحاوانێ ڕێنمایی هەیە ئەڵە هیچ زەرەرێکی نییە کێشەیە لە بینی کڕیار و فرۆشیارە ئەویش مەسەلەی ئەو قاپێ ئێستا سەتلەکان سەتلێ بە 500 دینارە یعنی کە ئەربش فەوتێت کێشەت نییە بەڵام منجەڵێک بای 2000 دینارە نایەتەوە تۆ لێرە سەتڵ منجەڵە مازە بێتەوە ماڵەوە ڕەنگە هەر لە فکرچێتەوە بێنیتەوە ڕەنگە بۆت نێتوانێ هەموو ساعتێکیش دوکاندار ناتوانێت ئەم منجەڵە بکرێتەوە
کابرای خاوەن ڕزقیش لێ قوبوڵ ناکاتەوە مەنجەڵەکانی فەوتێنی لەبەرەوە سەتڵەکە هەم پاک و تەمیزە هەم لە ڕووی سەحەشەوە قایمقامیەت و سەحە ڕێنماییان دەرکرد سەتڵی ئەلوانیان گۆڕی کردیان بەم سەتڵە سپیە ئەم سەتڵە سپی لە ڕووی سەحیەوە پاک و تەمیزتریشە و یەک مەسرەفیشە تۆ یەک جاری بێتەوە لە ماڵەوانەی تر پێویست ناکە بێنیتەوە بۆ دوکانارەکە فەڕێ جاخۆ شێکی لە بکرێ جارێک کە بەکار نایەتەوانێ بە پاک و تەمیزی ئەو ڕستقەیەتە دەر بەردەسیتەوە. خۆی پوشەکە هەروەکو عادەتێکی کۆن ماوەتەوە یەکەم جوانیەگە بەخشێ بۆ شتە وامان لێکا یادێکی جارانەکەینەوە دووهەمیش ئەو پوشەکە بە پەتەکە ئەبەسرێ قورساییەکە خاتە سەر ماسەکە ئاوەکەی لێ ڕاتون و تۆ لە بێتەوە جوانترە بێت حکمەتەکە لە جاران یان و پوشەکە یاخود پیسبیان بێ ئێستا بە عام ئێمە هەموو ڕێنماییەکەین دیقەت بێ هەموو ئەو پوشە لایلۆن مەخسووتە ژێریەوانێ بۆ یەگەر پوشەکە پیسیەک یاخود بەهۆی تەڕی ماسەکەوانێ ڕەنگێک باتەوە بەسەر ماسەکەەوە ئەوە ئێستا ئەو لایلۆنە خینە ژێری ئەوەش ناهێڵێت ئەو کاتە ماسەکە هەر بە پوختی ئەمێنێتەوە ڕێنمایەکە ئێمە بۆ ئەو خەڵکەوەیە کە بزانێت چ ماسێک کوێ مەزەری ئەو ماسە لێکوێ چکە بەڕاستی ئەنوا ئەشکال ئەمڕۆ ماسەێتە بازار و نەک هەر ماس بابەتی شیرەمەنی خۆی لە خۆی حساسە چکە لە مناڵێکەوە تا پیرێک ئەیخوا یعنی کابوو هەموو خەڵک بەداوام ڕۆژانە لێ ئەخوا کابوو پێویستی بۆیە بزانێ مەزەری ئەو ماسە لێکوێیە بزانێ ئەو دوکاناری کە لێ کڕی بزانی تۆ بە تەجروبەی ڕۆژانە فێرە بیجارێ لێو کڕی دووەمجا کە خراپ و زانی خراپ و مەچۆرە بۆ لای لەبەرەوە هەوڵبی چاکترین هەڵگری یاخود سەرزەنشی دوکانارەکە بکە بۆی دوکانارەکەش سەرزەنشی خاوەڕستەکە بکات شتی خراپ نایە بە خەڵک.